بەناوی خوای بەخشندە و میرەوان سڵاوتانێ بە بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە جێگەیەکە نیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لەگەڵ هاوکارم لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ داهاتینەوە خزمەتی عزیز هیواخوازین ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە خزمەتانێت بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ. بڕگە بابەتەکان کە بۆمان ئامادە کردوون تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە پاراستنی خۆت و خەڵک لە ئیسلامدا واتە ئیسلامە و ڕێنماییانە چین کە پێمان دەڵێت بۆی خۆمان و خەڵک بپارێزین. تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت کە لە هەولێرەوە میوانێکی تایبەتمان دەبێت لەسەری. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر قۆناغەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بە تایبەتی لەم قۆناغی ئێستادا کە هەین کە حاڵەتەکان تۆمار کراون لە عێراق بەگشتی بۆیە سپۆڕێکی نەخۆشیە گوازراوەکانمان لەگەڵە لە کەرکووکەوە قسە و گفتوگۆ لەسەر ئەم قۆناغی کۆرۆنا دەکەین. تەوەری سێمی بەرنامەکەشمان دیارێک هەندێک لە پێشبینیەکان بۆ ڕووداوەکان دەکرێت بەڵام تا چەندەوە پێشبینیانت دێتە جێ ئەمە مشتومڕی زۆری لەسرە وە شێوازی پێشبینیەکان زۆر جار جیاوازن هەیە بە پێ ڕووداوانی کە لە چواردەورا دەگوزارن پێشبینی دەکات کە داهاتوو چی دەگوزارێت هەشە بە جۆرە لە جۆرەکان ئیلهامێکی بۆ بێت یا خۆت لە هەندێک ڕواگەی دیکەوە پێشبینی بۆ داهاتوو دەکات سەتا چەندی ئایا دەی پێکێت یاخودنا بەڵام پیاوەکەیەکە لە 2009 بە شیعرێک پێشبینی هاتنی کۆرۆنای کردووە کە هاوکارمان ئیمرانەمیر لە هەولێرەوە بەرنامەیەکی کورتی لەگەڵ ئامادە کردو بۆ پەیامی ڕۆژ تەوەری سێمی بەرنامەکەشمان لەسەر ئەوە دەبێت. مەڵێ عزیزان بەو پێی بەرەو وەرزێکی نوێی زستان دەچین پلەکانی گەرما بەرەو بەرزبوونەوە دەچن پێشبینەکانی کەشووە گۆڕانکاری بەسەردا دێت و ئێستاش هاوڵاتیان زۆر پێیان خۆشەکە پلەکانی گەرما بەرز بێتەوە بۆ پێی کە ئەو ڤایرۆسی بڵاوە دەڵێن بە بەرزبوونی پلەی گەرما لەناو دەچێت پێکەوە بینەری بڕگەی کەشوهەوا دەبین. بڕگەی نرخی دراوەکانمان هەیەکە ڕۆژانە ئێستش پێکەوە دەچینە لای نرخی دراوەکان بزانین چ گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان داهاتۆ بەرامبەر بە دیناری عێراقی. بڕگەیەکی هەمیشەی پەیامی ڕۆژ بڕگەی یادەوەری و ڕووداوە مێژووەکانە دەچینە لای ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا ڕوویاندا و پێکەوە بینەری دەبین. چواری سێی ساڵی 2023 شەیدکردنی سەرکردە و زانە و سیاسەتمەداری ئیسلامی و ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا عەبدوڵای قەسرێ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە نزیک بازگەی تاسڵوجە و لە کاتی گەڕانەوەی بۆ شاری هەولێر مامۆستا عەبدوڵای قەسرێ کەسایەتێکی کاریگەری ئیسلامی بوو
وتاربێژ و نووسەرێکی کارامە بووە. لە سەرەتای بزوتنەوەی ئیسلامیەوە لە ناوچە جیاوازەکانی کوردستان کاریگەری لەسەر خەڵک دروست کردووە و بەرەو ئیسلامی هێناون. لە کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا دەنگی یەکەمی کۆنگرە بەدەستدەێنێت و لە دامەزراندنی کۆمەڵی ئیسلامیشدا یەکێک دەبێت لە دامەزرێنەرانی. چواری سەی ساڵی 1992 کۆچی دوایی سەرکردە و گەورە پاڵەوانی ئیسلام و کورد سوڵتان سەلاحەدینی ئەیوبی و دووەم ڕزگارکەری شاری قودسی ڕووگەی مسلمانان لە ناو کوردەکانی شاری تکریتدا بەهۆی دڵسۆزی و چاکەکاریەکەی وەجڵەوی فەرمانڕەوایەتی دەوڵەتی ئیسلامی و ئەیوبیەکان دەگرێتە دەست و دەبێتە یەکێک لە کاریگەرترین ئەو کەسایەتیانەی دژی خاچپەرستەکان و ڕزگارکردنی مسلمانان کاری کردبێت. هەروەها هیچ سەرکردەیەکی جیانی هێندەی سەلاحەدینی ئەیوبی لەلایەن دژەکانیەوە وەسف نەکراوە و ڕێزی لێ نەگیراوە. بە جۆرێک هەریەک لە شاعیر و فەیلسوفانێکی وەک دانتێ و ڤۆڵتێر، سێروالتەر سکۆت سەلاحەدینی بە ڕەمزی ئەخلاق و بەخشندەی و نەرمونیانی باز دەکەن تاکە کەسایەتێکی ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوروپیەکان ئاواتی ئەوەی بۆ دەخوازن کە بریا لە مێژووی ئەوان بۆیە تەنها سەلاحەدینی ئەیوبیە. سوڵتان سەلاحەدینی ئەیوبی لە دوای خۆی کەمترین سەرۆت و سامانی لە دوا جێمە. گۆڕی سەلاحەدینی ئەیوبی لە ئێستادا لە یەکێک لە شوێنە مێژوویەکانی دیمەشقی پایتەختی سووریایە و ساڵانە سەدان کەسایەتی سیاسی و گەورە سەردانی مەزارە پیرۆزەکەی دەکەن. بینەرانی عزیز دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی بەتایبەتی لەم دۆخەی ئێستادا با بگەڕێنەوە بۆ ڕێنماییەکانی ئیسلام، بزانین ئیسلام چیمان پێ دەڵێت، چۆن دەبێت خۆمان و خەڵک بپارێزین. ئایا ئەمە لە مێژووی ئیسلامیشدا ڕوویداوە و لەو سەردەمانەشدا یا ئەو فەرمودانەی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت بۆ ئێمەی فەرمووە چا ڕێنمایی و ڕاستپاردەیەکی بۆ پێداوین. بەتایبەتی لە ئێستادا کە کاتێک یەکێتی زانایانی ئاینی دێتە سەر خەت و قسە لەبارەی ئەم دۆخەوە دەکات، دوو ڕای جیاواز دروست دەبێت. ڕایەکی باوەڕیان وایە کەس بۆی نییە دەست بۆ مزگەوت و بۆ نوێژی هەینی و بۆ نوێژە بە کۆمەڵەکان و مەراسیم ئاینیەکان بکات و دەستبردن بۆ ئەمانە بە دژی دین و ئیسلامدا و دەبات. کۆمەڵێکی دیکەش هەن باوەڕیان وایە مەلا و زانایان یانی بۆیان نییە لەم دۆخەیە قسە بکەن، خۆمانە پسپۆڕی نەخۆشیەکان نین. بابزانین ڕای ڕاستەقینە یا ڕێنمایەکانی ئیسلام بۆ ئەم دۆخە چین. لاولێرەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا خێرڵڵا کاسکەی زانای ئاینیمان کردووە. مامۆستاگیان زۆر سپاس بۆەوە دەرفەتە. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا ئیسلامی پیرۆز هیچ شتێکی بەیانی شتێکی تێپەڕاندووە کە لە دۆخەکانی ئەمڕۆ و داهاتووشدا بێتە پێشەوە و ئێمە نەزانین چۆن مامەڵی لەگەڵدا بکەین؟ سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵین بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست و سوپاس بۆ بەڕێزتان کە و دەرفەتەتان پێبەخشین. زۆر سپاس. گومان لەوەدا نییە کە پەیامی خوای پەروەردگار هاتووە بۆ تەحقیق المەصالح، بۆ بەرجەستەکردن و بەدەستخستنی بەرژەوەندیە ڕەواکانی خەڵک و مرۆڤایەتی. بێگومان یەکێک لەو بەرژەوەندیە سەرەکیانەی کە ئیسلام داکۆکی لەسەر دەکا حیفزی نەفسە، پارێزگاریکردنە لە خودی مرۆڤ، لە خودی ئینسان. با بڵێین ئینسان تەوەرێکی گەورەیە لە ئیسلامدا. ئەگەر تەماشا بکەین لە دەقەکانی قورئاندا و لە فەرمایشتەکانی پێغەمبەرماندا عەلەیهی سەڵات وەسەلام، لە زۆرێک لەو فەرمایشت و ئاەتانەدا ئاماژە بەوە کراوە کە هەر شتێک ببێتە مایەی سوودگەیاندن بۆ مرۆڤایەتی، بۆ ئینسان، بێگومان بەشێکە لە دینداری، و هەر شتێکیش دەبێتە مایی زیانگەیاندن بە مرۆڤەکان و بە ئینسانەکان، بەشێکە لە خێر ئەگەر ئینسان ئەو زیان و زەرەرە لە بەرامبەر خەڵکو و لە مرۆڤایەتی لا بدە. گومان لەوەدانیە ئەگە ئەو ڕێک لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بدەینەوە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو فەرمایشتەی کە معلومە و مەشهورە لە لای بەشێکی زۆر لە مسلمانان کە پێغەمبەرمان دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەتوانین بڵین پێوەرێکە، بنەمایەکە بۆ مامەڵەیەکی تەندروستی مسلمان لەگەڵ مسلماناندا.
پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانی تەواو نییە هەر یەکێک لە ئێوە کە ئەوەی بۆ نەفسی خۆی پێی خۆشە بۆ مسلمانانیشی پێخۆش نەبێ بە شێوەیەکی گشتی هەموو سێکتەرەکانی ژیان دەگرێتەوە هەموو ڕەهەندەکان دەگرێتەوە لە هەر شتێکدا تۆ حەزت لێ بێ خێر و چاکت دەستکەوێ بێگومان دەبێ ئەو شعورە ئەو هەستت لە ناو دڵ و دەرووندا هەبێ کە ئەو خێر و چاکێش بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە مسلمانان و بەرامبەر بە مرۆڤەکان دەستیان بکەوێ نابێ ڕێگری لێ بکەی بەڵکو دەبێ هەوڵ بدە زەمینە خۆش ساز بکەی و زەمینە خۆش بکەی بۆی مسلمانان هەمیشە و بەردەوام خێر و چاکەیان ڕوبەڕوو بێتەوە و بە پێچەوانەوە ڕێگری بکرێ یاخود ببی بەمایی ڕێگریکردن لە هەر زیان و زەرەرێک بە مرۆڤەکان بە مسلمان نەکرد تەنها بە مسلمان بەڵکو بە خودی ئینسان نەک تەنها بە ئینسان بەڵکو بە ئاژەڵ بە پەلەوەر بە ژینگە و ژیان بە شێوەیەکی گشتی ئیسلام بەو جۆرە ئێمەی مسلمان ڕادەهێنێەوە بەو جۆرە ئێمەی مسلمان هان دەدا کە وەفعەلوا الخەیر هەمیشە و بەردەوام لە ژیانی دنیادا هۆکارێک بین بۆ ئەنجامدانی خێر و چاکە بۆ خەڵکو و بۆ مسلمانان و ڕێگری بکەین لە هەرچی خراپەیە بێتە ڕێگای مسلمانان و ئەگەر تەماشا بکەین بەڕاستی و ئاوڕێک بدەینەوە دەبینین زۆر دەقیترمان هەیە لە قورئاندا و لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئێمەی مسلمان هان دەدەن بەوەی کە چاک بوون لەگەڵ خەڵکدا مەرج نییە ئەو کەسەی کە چاکە دەکا لەگەڵ خەڵکدا بەو مانایی کە تەنها لەوەدا کورت هەڵبێتەوە چاکەکردن لە نوێژ و لە ڕۆژ و لە عیبادەتکردندا فەرمایشتێکی پێغەمبەری خوا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ عەرزی پێغەمبەریان کرد عەلەیهی سەڵات وەسەلام فەرمویان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئافرەتێکیان کردیان زۆر نوێژ دەکا زۆر عیبادەت دەکا بەڵام ئەوەندە هەیە ئەزیەتی جیرانیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بەهۆی ئەو ئەزیەتدانەی ئەو ئافرەتە بۆ ئەو جیرانەی دەچێتە دۆزەخەوە و باسی جیرانێکی تریان کرد باسی ئافرەتێکی تریان کرد کە نوێژی زۆرە عفوا نوێژی کەمە عیبادەتی کەمە واجباتەکان جێبەجێ دەکا بەڵام ئەوەندە هەیە چاکەی زۆرە بۆ جیرانەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بەهۆی ئەو چاکەکردنەوە کە لەگەڵ جیران و لەگەڵ دراوسەیدا هەیە دەچێتە بەهەشتەوە کە ئەوە بەڕێزانم بەڵگەی لەسەرەوەی کە ئێمەی مسلمان کە دەڵێن مسلمانین کە ئیسلام و پەیامی خوای گەورە بە بەرنامەی خۆمان دەزانین بەڕاستی دەبێت لەسەر ئەو بنچینە و بنەمایانە ئیش بکەین و مامەڵە بکەین لەگەڵ خۆمان و لەگەڵ دەوروبەرماندا و لەگەڵ مسلماناندا بۆ ئەوەی بتوانین خێر و چاکەیان بۆ دەستەبەر بکەین و ڕێگریش بین لە هەر زیانگەیاندنێکە بە مسلمانان دەگات و دەبێتە مایەی ناخۆشی و ناڕەحەتی بۆ ئەهلی ئیمان. ماوەسەیان لە ناو خەڵکدا لە ئێستادا شتێکە زۆر باوە ئەوەیە کە زۆرێک لە خەڵکان دەڵێ من پشتم بەخوای گەورە بەستووە و دوعام کردووە و پێویستم بە خۆپارێزی نیە هەرەوەنەی کە بەست بکە پشتم بەخوای گەورە بەستووە ئایا ئەمە واڵێ هیچ پارێزیەک ناکەم کە لەبەرەوەی پشتم بەخوای گەورە بەستووە ئایا ئەمە چۆن جێگەی بێتەوە چۆن هاوڵاتیان تێ بگەێنرێت کە ئەمە تەنها بەز نییە لەبەرەوە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک دەشتێکێک هاتە خزمەتی وتی پشت بەخوا ببەستم حوشترەکەم ببەستمەوە یاخود دواتر نەیبەستمەوە و پشت بەخوا بەستم لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو بیبەستەرەوە دوجار پشت بەخوای گەورە ببەستە تێگەشتی خەڵک بۆ ئەم بابەتە تۆزێک جیاوازە بەڵکو بۆ وەڵامی بەڕێستان دەتوانین بڵین تێکەڵکێشکردنی هەردوو لا زۆر گرنگە ئیسلام دژی ئەوە نییە کە ئینسان ڕێگە چارەسەرە تەندروستیەکان پەیڕەو بکە لە ژیانی خۆیدا بۆ دووربوون لە نەخۆشی با تەماشاکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەردانی نەخۆشی کردووە لەو سەردەمەیدا کە ژیاوە چی پێ فەرمووە فەرموویەتی ئودعوا له طەبیبەن پزیشکێکی بۆ بانکەن بۆی چارەسەری بکە ئەگەر تەنها بەوە بەس بایە کە ئیمان و عەقیدە واتە بێ دەستگرتن بە وەسائیلە دنیاییەکان و وەسائیلە مادیەکان کیفایەت بوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی نەدەکرد بۆی کە پزیشکێک دکتۆرێکی بۆ بانکەن بۆی کە چارەسەری ئەو ئینسان و ئەو مرۆڤەیە بکە ئەو نەخۆشە بکە ئەوە لەلایەکی تریش ئێمە قاعیدەیەکی گشتیمان هەیە لە ئیسلامدا
کە وەک چۆن دەڵێ بە قاعیدەیەکی شەرعی کە زانایان کۆکن لەسەری دەفەرمونون ما لا يتم الواجب إلا به فهو واجب. ئێمە دەڵێن پارێزگاریکردن لە نەفسی ئینسان واجبە، پارێزگاریکردن لە تەندروستی خۆمان و مرۆڤەکان و دەوروبەرمان دەچێتە خانەی واجبەوە بۆ هەر شتێک ببێتە هۆکار بۆ ئەوەی کە ئەو تەندروستیە بپارێزێ ئەویش دەچێتە خانەی واجبەوە. بۆیە موسڵمانێک کە قەناعەتی وابێ ڕێکارە پزیشکیەکان ڕێکارە تەندروستیەکان کە لایەنە پەیوەندیدارەکان دەری دەکەن بایەخی نییە لە دیندا بەڕاستی ئەوە هەڵە تێگەیشتنە نەخێر. خوای گەورە سوبحانە وتعالا کاتێک ئەو نمونەی جەنابەت باسی کرد کە ئیعقیلها ثم توکل علی الله وشترەکە ببەستەوە لە پاشان پشت بەخوای گەورە ببەستە دەبێ ئینسان وەسائیلە دنیایەکان دەست پێوە بگرێ کە یەک لە وەسائیلە دنیایەکان کە ئێمە ئێستا باسی ئەو ڤایرۆس و ئەو نەخۆشی کۆڕۆنایەکە بۆتە خەبەر و بۆتە هەواڵ و بۆتە چۆن دەڵێ باس و خواسی هەموو کۆڕ و مەجلیس و دەستگار ڕاگەیاندنەکانەوە بە هەموو جۆرەکانیەوە بەڕاستی پابەندبوونی موسڵمان بەو ڕێنمایانە دەچێتە بابی واجباتەوە چونکە هەر هەمووی بۆ پارێزگاریکردنە لە تەندروستی مرۆڤەکان. بەڵام لە هەمان کاتیشدا ئێمەی موسڵمان کە دەست دەگرین بەو ڕێنمایانەوە و داکۆکیان لێ دەکەین و پێمان وایە دەچنە خانەی دینداریەوە کە موسڵمانێک چۆن لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی تەندروستیە یاخود وەزارەتی ناوخۆیە ڕێنمایی دەردەکا بە هەمان شێوان لەگەڵ ئەوەشدا بەڕاستی نابێ ئێمە هەموو شتێک وەکو موسڵمان دەڵێم وەکو بڕوادار دەڵێم قەتیس بکەینەوە تەنها لەسەر ئەو وەسائیلانە پشت بەخوای گەورە ببەستین وەسائیلە دنیایەکانیش بەکار بێنین لە پاشان دوعا بکەین لە خوای گەورە بپاڕێینەوە ئیمانمان بەخوای گەورە بەهێز بێ و بەهێزی ئیمانیش بەڕاستی هۆکارێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی سەختیەکان و ناخۆشیەکان لە ژیاندا. موسڵمانێک کە بۆ نمونە ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە دەرچوون پەیڕەویان دەکا بەڵام لە هەمان کاتیشدا ئیمانێکی بەهێزی بەوەی هەیە کە خوای گەورە سوبحانە وتعالا دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا بێگومان ئەو ئینسانە هەم مەناعەیەکی تەندروستی لەلا هەیە و هەم مەناعەیەکی ئیمانیشی لەلا هەیە کە موسڵمان نابێ بەڕاستی وەک چۆن دەڵێ بە چۆک دابێ لە بەرامبەر بەڵام موسیبەتەکاندا. ئیمان و بڕواهێنان بەخوای پەروەردگار هەمیشە و بەردەوام مرۆڤەکان موسڵمانان پشتقایم دەکەن هەمیشە و بەردەوام موسڵمانان ئومێد بەخش دەکەن. کەسێک ئیمانی بەخوا هەبێ لە کاتێکدا کە نەخۆشیەک ڕوبەڕووی کۆمەلگا دەبێتەوە یاخود ڕوبەڕووی تاکێک دەبێتەوە لە کۆمەلگا یاخود ڕوبەڕووی خۆی دەبێتەوە ئەو موسڵمانە تووشی داهێزان و ورە ڕوخان نابێت بەڵکو ئیمانی بەخوای گەورە بەهێزە کەواتە تێکەڵکێشکردنی هەردوو لایەنەکە هەم دەستگرتن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە هەم پاک و خاوێنی و هەم ئەو شتانەی کە لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەرزمکردن باسییان کردووە و داکۆکی لەسەر دەکەن لەگەڵ ئەوەشدا ئیمانێکی بەهێز و ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمەی موسڵمانیان باس کردووە کە هیچ شتێک کە خوای گەورە سوبحانە وتعالا بڕیاری لەسەردا بێ ناگەڕێتەوە هەرچی وەکو لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر هەموو مرۆڤایەتی لە ئادەمەوە هەتا خاتەم بیانەوێ قازانجێک بە تۆ بگێنن ناتوانن ئیلا بە شتێک نەبێ کە خوای گەورە لەسەر تۆی نووسیوە یاخود بە پێچەوانەوە زیانێکن لەسەر لا بدەن کە خوای گەورە لەسەر نووسیوە ناتوانن ئیلا بەوە نەبێ کە خوای گەورە بڕیاری لەسەر داوە. زۆر باشە ئەوە دەکرێت هەردوو لا تێکەڵکێش بکرێ بۆ ئەوەی بتوانی بە ئیمانێکی بەهێزەوە بە هەمان شێوە بە دەستگرتن بە ڕێنمایەکانی تەندروستیەوە ڕوبەڕووی ئەو نەخۆشی و ڤایرۆسە ببینەوە. زۆر باشە مامۆستا دیارە ئەوەی کە زیاتر لە هەرێمی کوردستان مەترسی لەسەرەوە واقعە بەرامبەر بە کۆرۆنا کە ئێستا هەیە ئەوانن کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە زۆر ڕوون و ئاشکرایەکە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە بە هەر جۆرێکە بێ ڕەنگە خۆی ڕادستی لایەنە تەندروستیەکان نەکرد بێ و بانگەوازی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی زۆر ڕوون و دیارە داوایان لێکە و تەکلیف و تکایان لێ دەکا با خۆیان ڕادستی تەندروستی بکەن لە پێناو سەلامەتی خۆیان و خێزانەکانیان بەرپرسیارەتی ئەو تاکانە لە دنیا و قیامەتدا چۆنە کە خۆیان ڕادستی لایەنی تەندروستی ناکەن کە ئەگەر هاتوو هەڵگری کۆرۆنا بوون. بەڵێ طبعاً پرسیارەکەی جەنابتان زۆر بەجێ و لەجێیە حەقیقەتەن ئەو بەڕێزانەی کە گەڕاونەوە لە ئێران واجبێکی شەرعیە یەکەم
واجبێکی ئینسانیە، واجبێکی ئەخلاقیە و واجبێکی نیشتیمانیشە. لەوانەیە ئەو بەڕێزانە هەڵگری ئەو نەخۆشیە نەبن خۆی لە خۆیدا، بەڵام وەکو ڕێگە چارەیەک، وەکو پارێزگاریەک، وەکو حەذەرێک وا باشە خۆیان بناسێنن، خۆیان تەسلیمی لایەنی پەیوەندیدار بکەن. ئەو فترەیە کە دەهێڵدرێنەوە بە مەبەستی ئەوەیە کە ئەزیەت و ئازار لەسەر خۆشیان لەوانەیە بە خۆیان هەڵگر بن، بەڵام بە خۆیان نەزانن، هەتا لەسەر خۆیان لەوانەیە پێشێ هەڕەشە بێ بۆ خۆیان، لە پاشان هەڕەشە بێ بۆ خەڵکو و بۆ مسلمانانی تر. بۆیە واجبە مسلمانێک کە لە ئێران بگەڕێتەوە گوناهبارە ئەگەر خۆی بشارێتەوە خۆی ئاشکرا نەکا، چونکە ئەگەر خۆی هەڵگری ئەو ڤایرۆسە بێخوانە خواستا لە ڕێگای ئەویەوە پێشە موشت زیان بە خۆی دەگا، بە خێزانی خۆی دەگا، بە منداڵی خۆی دەگا، بە کوڕی خۆی دەگا، بە کچی خۆی دەگا، بە دایک و باوکی خۆی دەگا، بە برای خۆی، بە خوشکی خۆی، بە هاوسێ و جیرانەکانی خۆی دەگا. بۆیە بەڕاستی هەم لە ڕووی عەقڵەوە، هەم لە ڕووی شەرعەوە و هەم لە ڕووی دنیابینیشەوە بەڕاستی پێویستە ئەو بەڕێزانەی کە لە دەرەوە دێنەوە لە وڵاتی ئێرانەوە گەڕاونەوە خۆیان چۆن دەڵێ خۆیان ئاشکراکەن، بچنە لە نەپەیوەندیدارەکان کە شوێنی تایبەت دیاری کراوە، ینی بۆ ئەوەی کە بەڕاستی چۆن دەڵێ دڵنیا ببنەوە یەکەم لە تەندروستی خۆیان، لە پاشان لە تەندروستی زیانیان نەبێ بۆ تەندروستی خەڵک و بۆ تەندروستی دەوروبەر. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام لا ضەرەرە ولا ضیرارە، مسلمان نابێت نە زەرەری بۆ خۆی هەبێ نە زەرەری بۆ دەوروبەریش هەبێ، کە من ئیشێک بکەم کارێک بکەم دکتۆرێک بڵێ کاکە تۆ گەر ئەو ئیشە بکەی ئەوە زەرەر لە خێزانت دەدەی، زەرەر لە خۆت دەدەی، زەرەر لە ماڵ و کەس و کارت دەدەی، لە جیران و لە دەوروبەر و لە مسلمانان دەدەی بە شێوەیەکی گشتی، من تاوانبارم ئەگەر قسەی ئەو پزیشکە وەرنەگرم، ئەگەر نەچم بە دوای چارەسەرکردنی ئەو خەلەل و گرفتەی کە لە خۆمدایە. بۆیە بەڕاستی بەشێکە لە دینداری، بەشێکە لە خواناسی، بەشێکە لە ئیمانبوون بەخوای گەورە سوبحانەوە وتعالا و بەشێکە لە عیبادەت کە ئەو بەڕێزانەی گەڕاونەوە لە ئێران با نەپەشۆکێن، بە تووشی ترس و دڵەڕاوکێن نەبن، خۆ لەوێ ئەعدامیان ناکەن، شوێنی تایبەت هەیە، عیلاج و چارەسەری تایبەتیان هەیە. ینی چەند بەڕێزێک دەناسم کە ئێستا لە ئێرانەوە گەڕاونەوە کاتی خۆیان بەڕێ کرد و پاش 2 ڕۆژی دی دەگەڕێنەوە ناو ماڵ و خێزانی خۆیان بە دەروونێکی ئاسوودە، هەم لە لای خوای گەورە سوبحانەوە وتعالا هەم لە لای خەڵکیش ڕۆیان سپی دەبێ. بەڕاستی ئەو بەڕێزانەی کە ئێستا خۆیان شاردۆتەوە ینی قەنەعات هەبێ هەتا لە دەرونی خۆشیاندا زۆر نائاسوودەن، زۆر ناڕەحەتن، خەڵک باسییان دەکا. وەکو عەرزم کردن ئەگەر ببنەمایی گواستنەوەی ئەو نەخۆشیە پێشە موشت دەبنە قاتیلی نەفسی خۆیان، چونکە تۆ بۆ ناچی بۆی کە چارەسەری نەفسی خۆت بکەی لەلایەکی تریش مسلمانان و خەڵکی تر زیان پێنەگەێنی و دڵنیاش بین لەوەی کە بە هەر شتێک، بە هەر هۆکارێک، بە هەر وەسیلەیەک مسلمانێک ببێتەمایی زیانگەیاندن بە مسلمانێک یاخود با بڵین ببێتەمایی لە ناوبردنی مسلمانێک بەڕاستی شەریکە لەو کوشتنەدا، لەو قەتڵەدا، گوناهبارە، تاوانبارە. دەبێ ڕێنمایەکانی پزیشکی، ڕێنمایەکانی تەندروستی، ڕێنمایەکانی لیژنەی فتووە بە ڕەچاو بگرین بۆ ئەوەی کە بتوانین هەم تەندروستی خۆمان و هەم تەندروستی خێزانمان و هەم تەندروستی کۆمەلگامان سەلامەت و پارێزراو بێ. کە هەموو ئەو ڕێنمایانەی کە دەریشتون بەڕێزانم وەڵی هەمووی لە بەرژەوەندی گشتیە، بەرژەوەندی تایبەتی تێدا نییە بڵێ ئیلا بۆ کەسێکە و بۆ خەڵکێکە. کاتێک کە لایەنی پەیوەندیدار ڕێنمایی دەردەکا کە ئێستا ئێمە قسە لەسەر ئەو ڤایرۆسی کۆڕۆنایە دەکەین، ئەو ڕێنمایانە بۆ پارێزگاریکردنە لە هەمووان بەبێ جیاوازی، بەبێ جیاوازیکردن لە بینی فلان و فیساردا، بەڵکو بۆ ئەوەیە کە تەندروستی خۆت پێشەموو شتێک و تەندروستی کۆمەلگا و تەندروستی خێزان و تەندروستی مسلمانان بە شێوەیەکی گشتی پارێزراوە. زۆر باشە ئەگەر یەکێک لەو بەڕێزانە هەڵگری ئەو ڤایرۆسی کۆڕۆنایە بێ بچێتە ناو خێزانی خۆیەوە، ناو دەوروبەری خۆیەوە، بڵاو ببێتەوە بەڕاستی ئەوە گوناهبارە و تاوانبارە. دیارە بەداخەوە شەشەمین حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی تۆمار کرا کە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی کەمێک پێشەستە بڵاوی کردەوە، وەزارەتی تەندروستیش پێشڕاستی دەکاتەوە و باز لەوە دەکرێت کە توش بووە کە تەمەنی 70 ساڵ و مامۆستایەکی ئاینی شاری سلێمانیەکە بەداخەوە بۆ هیوایی کە هەرچی زووە هەم توش بووەکان شیفایان بۆ بێت و خەڵکیش پارێزرا بن لەم بەڵاو موسیبەتەی کە ڕووی لە وڵات کردووە. مامۆستا ئێستاوەی کە دەبینرێ و دەبیسترێ بە پێی زانیاریەکان مامۆستایەکی ئاینیە و کە وەک هەندێک لە زانیاری سەرەتاییەکان باز دەکرێت
ئەم مامۆستایە لە ئێرانەوە نەگەڕاوەتە لەناو بازاڕە ڕەنگە توش بوو بێت کەواتە دۆخی ئێستەی هاوڵاتیان بەرپرسیارەتی تاک لە چه ئاستێکە کاتێک دەبینین ڕەنگە تا دوێنەوە پێرێ ئەوانە توش بوو بن کە لێرانەوە گەڕاونەتەوە بەڵام ئەمڕۆ ڕەنگە هاوڵاتیەکی غێری ئەمانە گەڕابێتەوە کەواتە ئەوانەی کە گەڕاونەتەوە تا چەندە زیاتر بەرپرسیاریان دەکەوێتە سەرشان. طبعا ئەوانەی کە گەڕاونەوە خی گەورە شیفای بەڕەحمەت بۆ ئەو مامۆستا بەڕێزەوە بۆ سەرجەم توشبووان بنێرە ئینشاءالله. طبعا ئەوانەی کە گەڕاونەوە بەڕاستی وەکو عەرزم کردن واجبێکی ئاینی، واجبێکی ئینسانی، واجبێکی ئەخلاقی، واجبێکی بە هەموو پێوەرەکان ئەوە دەچێتە قاڵبی واجبەوە کە خۆیان بناسێنن بەلایەنە پەیوەندیدارەکان و هەر کەسێکیش دەبێتە مایەی شاردنەوە و حەشاردانی ئەو کەسانە ئەویش بەشدار دەبێت لەو گوناه و تاوانە، ئەویش تاوانبارە. خی گەورە لە قورآانی پیرۆزدا دەفەرمێ من قەتەلە نەفسەن باسی کوشتنی مرۆڤ دەکا بە عەمدی بکوژێ فەکەئەنەما قەتەلە الناسە جەمیعا پاداشتەکەی فەجەزاؤه جەهەنەم خالیدەن فیها وغەضیب الله عەلەیه تا کۆتایی ئاەتەکە ئەو هەموو عقوبە و سزایی توش دەبێ. بەڕاستی ئەو کەسەی کە دەبێت بەمایی داڵدەدانی کەسێک کە لە ئێرانەوە هاتووە و پشتگیری دەکا و دەیشارێتەوە ئەویش بەشدارە لەوەی کە زیان بە کۆمەلگا دەگا و زیان بە مسلمانان دەگا و ئەو کەسەی خۆی ناچێ بۆ ئەو شوێنە تایبەتکراوانە یاخود خۆی ناناسێنێ و ناچێتە لای لیژنە پەیوەندیدارەکان گوناهبارە، تاوانبارە و لە لای خی گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ئینسانە بە کەسێکی وەک چۆن دەڵێ لەوانەیە بچێتە بابی قەتلیشەوە قەتلی عەمدیەوە خی گەورە پەناماندا چونکە دەبێتە مایەی کوشتنی کەسێک بە ناحەق جا ئەو کەسە کە وەکو گوتم لەوانەیە لە خێزانی خۆیدا لە دەوروبەری خۆیدا لە جیرانەکانی خۆی لە ناسراوەکانی خۆیدا بڵاو بێتەوە. بۆیە ئەو ئینسانە نە دینداریە دەیکا نەخواپەرستیە دەیکا نە تێگەیشتنە لە دین و ئەو پەڕی بێزەمیری و بێ ئینسافیشە بەڕاستی هەیەی کە خۆی دەشارێتەوە خۆی ڕادەز ناکا و خۆی ئاشکرا ناکا و دڵنیا بێ هەم بۆ دنیاشی بۆ سومعی دنیایشی گوناهبارە و تاوانبارە و سومعەشی دەڕوشێ لە لای خەڵک و هەم لە لای خی گەورەشدا ئەو ئینسانە ئەگەر هەر کەس زیانێکی بە هەر کەسێک بگێنێ بێگومان ئەو ئینسانە گوناهبار و تاوانبار دەبێت لە لای خی گەورە. و خاڵێکی تر دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەڕاستی ئەگەر زۆر بە خێرایی مامۆستا لەبەرەوەی دەرفەتمان حاڵەتی بە واخیرەی توشبووە کە لە ئێرانیش نەگەڕاوەتەوە بڵێ هەر زۆر بە کورتی تەمان هەروکو لە سەرەتادا باسمان کرد پارێزگاریکردن لەو ڕێنمایە تەندروستیانەی کە دەرکراون کە لە پێناو سەلامەتی ئینسان و مرۆڤەکاندان دەچنە خانەی واجباتەوە دەبێ ئێمەی موسڵمان خۆمان بپارێزین لە قەرەباڵغی لەو بەینەدا و خۆمان بپارێزین لەو شوێنانەی کە زیاتر تێکەڵی دەبێ و بەدەستخۆشیەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەمووکو محافەزە پارێزگار لە هەولێر و سلێمانیەوە دێک ئێمە بیست بمانەوە بۆ لیژنەی فتوای باڵای کوردستان کە ئەو ڕێنمایەیان دەرکردووە کە پرسەکان ڕابگیرێن لەگەڵمان بوو لە شاری هەولێرەوە زۆر سپاس بۆ ڕێنمایەکانت. بینەرانی ئاسیس دەچینە لای ناوبڕێک و پاش ناوبڕەکە درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە. عزیزان دوای ئەوەی تورکیا سنوورەکانی بەڕووی کۆچبەراندا کردەوە و خەڵکانێکی زۆر کۆچبەرێکی زۆر ڕویان لە سنوورەکانی یۆنان کرد بەڵام هێزە ئەمنیەکانی یۆنان بە دڵڕقانە بە شێوازێکی زۆر خراپ مامەڵە لەگەڵ ئەو کۆچبەرانەیان دەکەن. چەندین گرتەی ڤیدیۆی بڵاو بۆتەوە کە هێزە ئەمنیەکانی یۆنان زۆر بە شێوازێکی دڵڕقانە مامەڵە لەگەڵ ئەو کۆچبەرانەیان دەکەن. ڤیدیۆیەکمان بۆ ئامادەکردوون پێکەوە بینەری دەبین. 2020 همکنون گاز اشغالی که گاز اشکاور دارن میزنن جزیره لسبوس کمپ موریا هجوم
دیارە ئەگەرچی تورکیا سنوورەکانی بەڕووی کۆچبەراندا بۆ ئەوروپا کردووەتەوە بەڵام وەک دەستگای لووتکە بۆ کاروباری ئەوروپا پەنابەران ڕایگەیاند ئەگەرچی تورکیا سنوورەکانی کردوێتەوە بەڵام لەولاوە یۆنان و بۆلگاریا سنوورەکانیان زۆر بە شێوەیەکی چڕ بەستووە بە پێچەوانەی ڕابردوو بۆیە بکردنەوەی سنوورەکان بە فشکارتێکی فشاری سیاسی دادەنرێت و دەستگای لووتکە ئاماژەی بەوە کرد کە لە ئێستادا زیاتر لە هەموو کاتێکی دیکە لە ڕابردوو مەترسی لەسەر گیانی کۆچبەرانە ئەوەی کە بینیتان ڤیدیۆی بەتایبەتی دووەمیان کە دیارە بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەکانی نزیک بە یۆنان لە کەناراوەکانی یۆناندا بۆی کە ئەو کۆچبەرانە دەستگیر بکەن تەنانەت تەقەیان لە کۆچبەرەکان کردووە باز لەوە دەکرێت کە منداڵێک بۆ هێوە کەوتوتە ناوەکەوە گیانی لەدەستداوە لە هەمان کاتە هەر دەستگای لووتکە پەیامێکی بۆ گەنجانی کوردستانیش بڵاو کردەوە کە هەڵ نەخەڵەتێن بۆ شتانە ئەمە کارتێکی فشاری سیاسیە داوای لە گەنجان کۆژ نەکرد لەم کاتەیە چونکە ئیسفادەیەکی نیەوە دواتر یۆنان لەم چەند ڕۆژەی ڕابردوودا پیاسایەکی دەرکرد کە هەر کەسێک چێتە خاکی یۆنان لەو کۆچبەرانە بۆ 4 ساڵ زیندانی دەکرێت کە ئەمەش مەترسیەکی جدیە لەسەر کۆچبەران بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک بینەرانی عزیز دیارە تەوەری دووەمی بەرنامەکەمان ئامادەکاریەکانە بۆ قۆناغی ئێستا و داهاتوو بەرامبەر بە کۆرۆنا بۆ هیوای کە هەرچی زووترە زاڵ بین بەسەر ڤایرۆسی کۆرۆنا و بەورەیەکی بەرزەوە بەڵام دیارە شەشەمین حاڵە لە سلێمانی تۆمار کراوە لە کەرکووک و شارەکانی دیکەی عراقیشدا ئەم ڕێژەیە تا دێت بەرزتر دەبێتەوە نزیک دەبێتەوە لە 30 حاڵە لە عراق بەگشتی بۆیە پێویستە لەگەڵ دەرکەوتنی حاڵەتەکان قۆناغەکانی خۆپارێزی و خۆ ئامادەکردنی هاوڵاتیان و دامەرزگا حکومیەکان جیاواز بێت لە ڕابردوو ئیدی ئێستا ڕوبەڕوو لەگەڵ کۆرۆنایە دەجەنگین دەبێ ورەیەکی بەرزمان هەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە کەرکووکەوە دکتۆر بۆرهان عومەر ڕەشید پسپۆڕی نەخۆشیە گوازراوەکانمان لەگەڵە دکتۆرگیان زۆر سپاس بۆ دەرفەتە بە هیوای سەلامەتی بۆ ئێوە بۆ هەموو کەرکووکیەکان بە تایبەتی ئەگەر پێمان بڵێیت لە دوای قۆناغی دەرکەوتنی کۆرۆنا ئایا هاوڵاتیان گرنگترین ڕێنمایی چییە کە خۆیان بپارێزن دیارە ئەم نەخۆشیەکی گوازراوەیە و زۆر بە ئاسانیش دەگوازرێتەوە سڵاتان نەبێ زۆر سوپاس بۆم دەرفەتە وا دیارە ئێمە ئێستا لە کەرکووک لە تاکو ئێستا 5 حاڵەتی توش بوو بە نەخۆشی کۆرۆنا کۆڤید 19 هەمانە کە لە ئێستا لە شۆنی گونجاون لە سنتەری پەتا لە ناوچەی پیچەزازی کە بە تایبەت تەرخان کراوە بۆ ئەم مەبەستە پەنجا قەڵوێلەیە شۆنێکی زۆر گونجاو و تازای و هەموو پێداویستی و ئامێرێکی تیا هەیە کەەوە بەکار بێ بۆ بەرانگربوونەوەی یاخودی چارەسەری ئەم نەخۆشیە. دیارە ئێمە لەم قۆناغەیە کە کەیسات بین حاڵەت توش بوو هەیە لە کەرکووک و لە باقی پازەکانی عێراقش ڕۆژانە کۆرۆنا تۆمارەکرێ پێویستە کەوا هاوڵاتی زیاتر پابند بێ بابنجی بە ڕێنمایی تەندروستی کە فەرمانگەی تەندروستی کەرکووک و وەزارەتی سەحەی ئەقلیمی کوردستان و لەگەڵ وەزارەتی سەحەی فدرال دەرێکا ڕۆژانە بۆ هاوڵاتیان بۆی کەوا پابندی ئەم ڕێنمایانە بن. گرنگترین ڕێنمایی کە زۆر سەرەکیە ئەوەیە کەوا پابند بین بە دەستشتن بدەستشتون لە چەند کەڕەتێک لە ڕۆژێکایە کە دەرەچین بۆ دەرەوە کە یینەوە ماڵەوە لە هەر شوێنێک کەوا دەست لە مێزە دەین دەست لە دەرگایەکە دەین دەستی دەرگایەکە کەینەوە سواری سیارەیەکە بین ئەمانە زۆر گرنگەکەوە یەکسەر دوای ئەوە دەستمان بشۆین بە سابوون و ئاو و ئەگەر ئەو دەقەیە سابوونەکە نەبێ بەجلی تایبەت بۆ تعقیم کە گەرەکە هەر هاوڵاتیەک لە گیرفانی هەبێ بۆ ئەم مەبەستە. دووەم ڕێنمایی گرنگ لەم کاتە و ساتەدا ئەوەیە کەوا هاوڵاتی تا پێ ئەکرێت دوورکەوێتەوە لە قەڵەباڵغی نەچێتە شۆنە گشتەکان و شۆنە قەڵەباڵغەکان بە جۆرەی پێویست ئەو ئیشوکانەی کەوا هەیەی دەرەوە ئەگەر ضرور نییە و بتوانێت تاخیری کا بۆ دوای ئەم پەتایە زۆر باشتێکە چکم ئێمە بەداخەوە سەسیە دەکەین هاوڵاتانی شاری کەرکووک دوای ئەوەی کەوا دڵنیا بوون کە ئەم پەتایە کەیسە لە کەرکووک هەیە سنووردارە و بەربڵاو نییە ئیسراحەتی خۆیان سنووە و بە تەواوەتی لە بازار و شۆنە گشتەکان و زۆر بە قەڵەباڵغی یەکترێ بین و کەمەش شتێکی ترسناکە چکەم لەبەرەوەیکەوە ئەگەری ئەوە هەیە ئەگەر نەخۆشەکەی سەر لە کەرکووکش نەبێ هەر کەسێک لە دەرەوەی کەرکووک لە دەرەوە
دەرەوەی عێراق لەو شارانەیەکەوە ئیستا لە باقی عێراقایە کە تۆمارەکرێ بێتەوە بۆ شاری کەرکووک بێتە هۆی ئەوەی کەوا نەخۆشیەکە بڵاو بێتەوە. جا بۆ یەگەرەکە زۆر گرنگە هاوڕاتیان پابند بن بەو ڕێنماییە کە دەرەکە دوورکەونەوە لەم قەڵەباڵغیە و بەتایبەت ئێستا کە پشووی فەرمیدراوە و بۆ قوتابخانەکان لە هەمان کاتایە فەرمانگەکان کراوتە 150 نەدراوە بۆی کەوا خەڵکی سێران و کات و یاخوات و چۆ بکە کراوە بۆی کەوا کەسێ لە ماڵەوە بێت. زۆر باشە دکتۆر. سێم شت ئەوەیەکەوە هەر کەسێ توش بووە بە کۆخە و هەڵامەت گەرکە زۆر زەرورەکەوە پابند بێ بە دەمامک بەستین چونکە ئەو کەسە بێتە ئەگەری ئەوەی کەوا نەک بەس بڵین کۆڤید 19 هەموو جۆرە پەتایە کە هەیە لە هەموو کاتێکایە بڵاوی کاتەوە بۆ یەگەرکە پابند بێ بەوەی کەوا ئەو دەمامکە بەستێ هەمان کات ئەو کەسێکەوە چاودێری نەخۆشەکەکەن کە کۆخە وەڵامەتی هەیە کاکە گەرکە پابند بن بۆی کەوا ئەو دەمامکە بەستن هاوڵاتی ئاسایی بە هیچ شێوەیە پێویست ناکە ئەو کەمامکە بەستێ چونکەم ڕۆڵی سەرەکی چۆنێتی سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیە بۆ ڕێگەی ئەوەکەوە پژمە و کۆخەی ئەو کەسێک کە نەخۆشە بکەوێتە سەر جێگایەک سەر قڕوێلەیەک سەر کورسیەک سەر مێزێ بڵین خوددەستی پیس بێ دەرگایە بکاتەوە کەسێکی ساخ ئەو دەست لەو شتە بدات لەو شۆنە بدات و کەوا دوایەوە نزیکی دەمولوتی کاتەوە نەخۆشەکەی توش بێت. بۆ ینی ئەمە زۆر گرنگە کەوا پەتایان هەیە هەمیشەیی لە دەرەوە لەماڵ ئەو بۆ باز دەکرێت لەوەی کە نیشانەکانی هاوشێوەی ئەو نیشانانن کە وەکو ڤایرۆسی هەڵامەت تووشە بێ هاوڵاتیان ینی هاوڵاتیان چۆن ئەو جیاوازە بدۆزنەوە کە ئەم ڤایرۆسە نیشانەکانی جیاوازە لە ڤایرۆسەکانی کە یاخود لە ئەنفلۆزاکانی دیکە بۆ پێی کە زۆر لە یەکەوە نزیکن. بەڕاستی خۆی لە سەرەتاوە هیچ نیشانێکی تایبەت نییە بەم نەخۆشیە بۆیە وەکو هەڵامەتێکی بەسیط یایەک و تایە و کۆخەیە و پژمینە گیانژانەکە ئەڕشێتەوە یاخو ینی شتێکی گشتیە ئەوە نییە بلەی هین بێ بەڵام ئێمە لەم دقەیە هەموو کەسێک کە دێ وەلامان کۆخەی هەیە یان تای هەیە یاخو ئەپژمێ گومانی هین ناکەین لێکەوە کۆڤیدی هەیە تەنها بەس لەو کەسە گومانەکەین کەوا لە دەرەوەی عێراقاتوە لەو وڵاتانەی کەوا نەخۆشەکە تایە ئێستا بڵاوە کە ئێمە وەکو عێراق ئێستا حەوت دەوڵەتی سەرەکی هەیە کە چین و ئێران و کۆریای خوارو لەگەڵ جاپان و سنگاپۆر و ئیتالیا ئەمانە ئەو کەسانی کەوا لێەوە بێنەوە ئەو نەخۆشی ئەو یان هەبێ ئەکەونە بواری گومانەوە هاوڵاتی ئاسایی کە نەچۆتە دەرەوە ئێستا هیچ تستێکی لەسەر نییە چونکەم پەتاکە بە هیچ شێوەیە لە عێراق تا ئێستا نەقڵ نەبووە لە ئینسانێکی نەخۆشەوە بۆ ئینسانێکی ساخ تاکو بکەوینە بواری ترسێکی زۆر ئەمە زۆر گرنگە بەڵام چییە ئەوەی کەوا نەخۆشەکە هینەکە دوای دوسێ ڕۆژێک بای تەندروستی لەوانەیە تێک بچێ بەرەو خاتر بڕوا زۆر بەخێرا بڵێ دکتۆر پاش کەمێک لەمەوە پێش نازانم تا چەندە زانیاریت هەبێ یانە هەم وەزارەتی تەندروستیان بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی بڵاویان کردەوە کە کەسێک شەشەم کەسی سلێمانی بە توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەندراوە دیارە ئەم کەسە بەپێی تا ئێستا زانیاریەکان و ڕاگەیەندراوەکان لەناو کەرەنتینەکانە نەبووە واتە ئەم کەسە لە دەرەوە بووە بەڵام تەندروستی تێک چووە سەردانی بنکە تەندروستیەکانی کردووە دەرکەوتووە کە کۆرۆنایەتی ئەمە لە دەرەوەی کەرەنتینەکان بووە ئێستا ئەم قۆناغی کە ئەتوانین بڵێن کۆرۆنا لە دەرەوەی کەرەنتینەکانە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام بۆ دیوە نادەت بمانەوەی خەڵک بترسێنن قۆناغەکانی ڕێگەچارە و ڕێنماییەکان لە دوای ئەمە چییە؟ ئەزانی چۆن ئەو کەسە تەواو لە دەرەوەی کارانتین بوو بەس خۆی کە ئێمە دڵنیابین لەوەی کەوا لە دەرەوەی عێراق نەبووە لە 4 ڕۆژی ڕابردوو نازان بەڕاستی زانیاری تەواو لەسەر ئەو مۆزوعە نییە بەڵام بەتەکید ئەوە نیشانەیەکی ترسناکە و واکا کەوا زیاتر هاوڵاتی پابند بێت وەکو وتشم پێتان دوورکەوێتەوە لە قەڵەباڵغی چونکە لە قەڵەباڵغیە ئەو مەسافەیە کەوا بینی توشبوو لەگەڵ ئینسان ساخە کەمتر لە مەترێکە بێ ئێمە گەکە دایمەن مەترێ زیاتر هەبێ بینی ئێمە و بینی نەخۆش و بینی ئینسانێکی ساخ لە قەڵەباڵغیە نیو مەتر کەمترە بێ و ئەگەری ئەوە هەیەکەوە هەناسەی ئەو کەسێک کەوا توش بووە ئەو ئینسانێکی ساخ بکێشێت و تووشی نەخۆشێکە بێ بەتاکید ئێمە وەکو بۆ دوچوونەوە بۆ حاڵەتی سلێمانی شەکەین و چاڕوانی ڕێنمایی تایبەتەکەین لە وەزارەتی سەحەی فیدرالەوە لەگەڵ وەزارەتی سەحەی ئەقلیمی کوردستانەوە چونکە دەرکەوێ ئەم زەلامە چۆتە خارجی دەرەوەی عێراق لەوانەیە بکەوینە بوارێکی دیکەی ئەم نەخۆشیەوە کە لە ئینسان بۆ ئینسانەوە نەقڵ بێ. بەڵێ دکتۆر
ئەم ڤایرۆسە توشبوانی و ڤایرۆسە پەیوەندی بە تەمەنەوە هەیە ینی تەمەنی منداڵ زیاتر تووشە بن یاخود بە ساڵات چۆن بە پێی لێ کۆڵۆپزیشەکان باز لەوە دەکرێت زیاتر ئەم ڤایرۆسە بەرۆکی ئەو کەسانە دەگرێت کە تەمەنی بە ساڵات چوونیانێ ئایا هۆکار کەمی بەرگریە کە زیاتر ئەو چینە دەگرێتەوە؟ بەڕاستی خۆی وەکو جەنابەت فەرمووت ئێمە وەکو زانراوە 10 ساڵ بەبانەوە کەمەیگرێ 10 ساڵ لە خوارەوە کەمەیگرێ بەڵام گەورە عمر بەلین لە 6 ساڵ بەبانەوە زۆرتر ئەیگرن و خەتەریاتی ترسناکی ئەم نەخۆشیە لەو کەسانێک کەوە لە عمرە بە ساڵات چوون و یاخو نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو شەکەرە و دڵ و هەوی جگەر و هەوی بڵین کلیە و ئەمانە ئەگەری ئەوەی کەوا نەخۆشەکە بچێتە بواری خەتەریاتەوە زۆر زیاترێکە بەڵام تاکو ئێستا حتا ئەو مردوانەی کەوا مردوون بەسای ئەم نەخۆشیەوە لە 10 ساڵ کەمتریان زۆر کەمتیایە بەڵام زۆربەی زۆری لە 6 بەبانەوەن. کاک دکتۆر زانیاریەکان لەسەر توانایی و ترسناکی ڤایرۆسی کۆرۆنا چۆنە بە تایبەتی لەو ڕۆ قسەی جیاواز زۆر دەکرێت ئەم ڤایرۆسە لە ڕێگەی بۆ نمونە هەناسەدانەوە کەسی توشبوو فڕێداتە دەرەوە چەند لەسەر کەلوپەل و ئەو شتانی کە لە بەردەممانە هەیە بە دەستکی درگاوە بە دەستکی ئۆتۆمبیلەوە بەسەر دەستی خۆمانەوە چەند دەمێنێتەوە لە دەرەوەی خان و زیندوەکان داواتە بە پێی پلێ گەرمیش دیارە حتممە دەگۆڕێ زانیاریەکان چین لەسەرەوەی کە زیاتر ڤایرۆسی کۆرۆنا بناسین و بەرامبەر بە ناسینەکەی ڕێنمایی و خۆپارێزیەکان زیاتر دیاری بکرێن. بەڵێ وا دیارە خۆی ئەوە پەیوەستە چەندێک ئەو ڤایرۆسامێنێت لە دەرەوە پەیوەستە بە پلەی گەرما ئێمە بە تایبەت دایمەن لەناو ژوورین پلەی گەرما ژوور 24 بەبانەوەیە تایە ڤایرۆسەکە لەوانێت تا 6 ساعتێک بژێ بەڵام دوای ئەوە نامێنێ لە ساعتێک و بۆش بەڵام چەندێ پلەی گەرما زیاتر بێ زیاتر ینی زووتر ئەکوژێ لەبەر خۆر چەند خولەقێکە بە لە ناو ئاوی کوڵاو چەند چرکەیەکە بە بۆیکەوە نەمێنێ بەڵام لە شۆنی ساردا بە تاکید ماوەیەکی زیاتر ئەمێنێ لە شۆنێک بەفری تیابێ بەستەرەکی تیابێ لەوانەیە تاکو چەند ڕۆژێک بێنێتەوە بۆیە بکەینە ینی بەرچاوی خۆمان کەمانەوەی خۆمان پارێزین لەو نەخۆشیە کە ئێمە ئەگەر ئێمە بەرەو گەرما ئەڕۆین ئەوەش خۆشبەختانە واکەوە ئەگەری مانەوەی ڤایرۆسەکە لە دەرەوەی لەشی ئینسانان زۆر کەمتر بێ لە جاران بەڵام ئەگەرەکەش هەر هەیە بۆ ئەگەرەکە هاوڵاتی دایمەن ئەوە لە خیاڵی خۆی دابنێ کەوا ئەم نەخۆشیە بە شێوەیەکی گشتی بە ئەوە دینەبێ کە پیسبوونی ئەو شتانەی کا ڕۆژانە بەکارێنین بە پژمە یاخو کۆخەی یاخو بەرماوەی کلینیکس و ئەوەی پاکەرەوەی کە نەخۆش بەکارێنێ بۆ دەملوت و چاو کە ئەکەوێتە بانمێز و کورسی ئەوانە جا بۆیە هەم ئەدەین کە دەستشتن شتێکی زۆر سەرەکیە لەگەڵ دوورکەوتنەوە لە قەڵەباڵغی لە هەمان کاتایە لە ناو بان لەشی حیوان زیاتر ئەمێنێتەوە بۆیە گەرەکە ئێمە زۆر بکەینەوە لە هەموو ئاژەڵێک ئایا کێوی بێ یاخو ماڵی بێ و لە هەمان کاتشایە ئەگەر بێت و بمانەوێ خواردن دروستکەین گەرەکە بە شێوەیەکی تەندروست هەوڵ بین بە جۆرەی توانە خواردنەکەمان کوڵاو بێ نەک برژاو بێت چونکە بە برژاوی لەوانەیە بەشێکی خواردنەکە تەواو گەرمایی نەگا پێی و ڤایرۆسەکەی تاکۆ بمێنێتەوە هەوڵ بینکەوە خواردنی مجەمەد برێندی ئەو مریشکوشتانەی کەوا لە دەرەوەی عێراقیە خاستە لەو شوانەی کەوا نەخۆشەکەی تایە بە هیچ شێوەیەک بەکاری نەهێنین چونکەمەوە وەکوتمان ڤایرۆسەکە لەوانەیە چەند ڕۆژێک تایە بمێنێ هەوڵ بینکەوە هەموو شتێکی خۆماڵی بەکاربێنین ئەگەر مریشکە ئەگەر هێرکەیە ئەگەر ماستە پەنیر و ئەم شتانێک کە خۆماڵیە زیاتر بەکاری بێن نەک ئەوانەی لە دەرەوەی عێراق و کوردستان دێت و هەمان شتە کووتمان نەخۆش گەرەکە زۆر پابەند بێ بۆیکەوە ئەو دەمان بکە بەستێ بەبەردەوام ئەگەر لە ماڵەوە بێ نەخۆشە گوازراوەکان زۆر سپاس لەگەڵمانەوەی لە شاری کەرکووکەوە سپاس بۆ ڕێنمایەکانت. بینەرانی عزیز دیارە وەک ئاماژەمان پێکرد تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هەندێک پێشبینی کە لە ڕابردوودا کراوە بە تایبەتی پیاوێک لە کۆیە 2009 بە شێوەی شار پێشبینی لەسەر هاتنی کۆرۆنا لە سینەوە کردووە. هاوکارمان ئەمیرانەمیر لە هەولێرەوە بەرنامەیەکی لەگەڵ ئەم شاعر و نووسەرە ئامادە کردووە بۆمان با پێکەوە بینەری بین.
بەناوی خۆی بەخشندە و مهرەبان سڵاوتان لێ بێ بینەران و بیسەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ من عیمرانەمیر خۆشحاڵم لەو تەوەرەیە لەگەڵتان بەردەوام دەبم و میوانی ئەمجارەی بەرنامەی پەیامی ڕۆژ سەید ڕێناز گۆمەتاڵی دەبێ ئەو پیاوەی شاری کۆیە کە بە پیاوی پێشبینیەکان زیاتر ناسراوە و لە ماوەی ڕابردوو 11 ساڵ بەر لە ئێستاکە پێشبینی بۆ نەخۆشی کۆڕۆنا کرد کە دەگاتە هەرێمی کوردستان و عێراقیش دەگرێتەوە و لە چینی سەر هەڵدەدا بە چەند کۆپڵە شعرێک پیشبینیم نەخۆشی کرد و ئێستا کەم نەخۆشیەیە لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە هەرچەندە هەتا ئێستا حاڵەتێکی کە من تەنانەت بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیش لەگەڵ کاک سەید ڕێناسم کاک سەید خۆشحاڵین کە لە بەرنامەکەمان لەگەڵمانی زۆر بە خێر بێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ هەر بژین زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە خۆتان سڵاو لە بینەرە بەڕێزەکانتان کاک سەید حەزم لێە سەرەتا خۆت بە بینەرانم بناسێنی بزانین سەید ڕێناس کێیە بە تاوای بینەرانمان بدناسن من ناو محسین عوسمانە بەڵام لەبەر ئەوەی ئیشی دکتۆری و بە گژوجیا و ئامۆژگاری وانە دەکەم ناوی حەکیمەکەشم پێ نووسابووم بە سەید محسینی حەکیم لێش کۆن پێشمەرگە بووم ناوم سەید ڕێناس بوو لە پێشمەرگایەتی پێش ڕاپەڕی ئیدی ئەو ناوەشمەر هەیە کتابەکانیشم هەر بە ئیسمی مستعارە نووسی ڕاست ئیدیەوە بوو ئێستا وەکو نووسەرێک و هاوکات وەکو دکتۆرێکی گژوجای سروشتیش کار دەکەی ڕۆژانە مەشغوڵیەتی خۆت وەڵای ئەم چەند خولیایەکم هەیە یەک لەوانە بڵێن هەر ئەوە نییە هەر پێشبینی نییە ئەم بۆ خۆم نووسەر و لێکۆڵیارم لە چەند بوارێکی جیاجیا مێژوو شوێنەوار گەردووناسی و گیاناسی و جەستەناسی ئەوانە هەموو دەکەم لەگەڵ پاراسایکۆلۆژیاش کە زۆر باشە کتێبەکانە زیاتر ئەوەی کێستا کە وەبزان بە چاپ گەیشتووە دوودانە تا سێدانەیەوانە یەکێک لە کتێبەکانت باسی ئاماژە بە ئەو نەخۆشیە دەدەی نەخۆشی کۆڕۆنا ئەمە چۆن بوو دوای 11 ساڵ لە نووسینەکەی تو ئێستا ئەم نەخۆشیە هاتە هەرێمی کوردستان چۆن بۆم کتێبەت نووسی حەز دەکەم باسی هەم کتێبەکە و هەم شعرەکەی خۆشتم بۆ بکە یاخۆ چۆن بوو ئەم شعرەیەت بۆ هات بۆ خۆی پێشوەی بڵێن باسی ئەو کتێبەی بکەی باسی ئەوەکەش بکەین شعرەکەش کە تایبەتە بەو پەتایی چاکە مەسەن پەنجەڕاکێشی سەر ئەوەی چۆن ینی دەکرێت شتێکی ئەو هالا ببێت بەڵێ زۆر ئاساییە ئەوە پەیوەندی هەیە بە فیراست بە کەشف هەر لە کۆنەوە و هەبووە مەسەن ئێستا بۆ نمونە ئەمە هەمان بووە لە ناو کوردان چەند گەردووناسێکمان هەبوو ئاوایان چەند مەسەن عالمێکمان هەبووە توانێت یەک لەوانە شاخۆشێنە لە هەولامە جافا ئەوانە هەموو پێشگۆیان و لە مێژوودا باش ناس و عالمی بڵێن خواپەرست دەکرێت کە لە ڕۆژهەڵاتەوە کوردن بڵێن چوینە ئەو شەوەی کە حەزرەتی ئیسا لەدایک بووە ئەوان بڵێن بەڕێ کەوتون بۆ بێت لەحم هەستیان کردو مەسەڵەن شتێک هاتە بوون کە پێویستە خەڵک بەهانایەوە بچێ پشتی بگرێ ئەوانە سەبارەت بە پەتایەکە بەڵێ لە 2009 زۆر بە جوانی بە وردی ئێستا لە بەردەستەوە 2009 بەڵێ ئەوە 2009 نووسراوە 2009 چاپ کراوە بڵێن هەر ئەوەکەش لە سەرەتای 2009 نووسرا پێشبینیەکە لە قەڵاتزێ بەڵێم کە دەنووسم ئەو هەڵبەستە دەرد و نەخۆشیم مەبەستە ئێستا هەرا یەک پەتایە بڵاوەوە لەو دنیاە ئەویشیان پەتای بەرازە کە سەری هەڵداوە تازە بڵاو بۆوە لە زۆر وڵات دەیگرن خەڵک سات بەسات لە پێشدا پەتای پەلەوەڕ ئەو کات نەیبوو خەبەر یەکەمیان هیچ نەچووە سەر دووەمیان بای خۆی دای زەرەر ئەگەر بین تەماشای وشەی نەچووە سەر بکەین طبعاً کاری خودای کاری ذاتی خودایی ئەوەی نییە نەچێتە سەر بە کونفەیەکونێکی تەواومان کاری مرۆڤە دەستی مرۆڤی لە پشتا جا ئەوەش زۆرە شەڕێکە جا ئابوووریە دەست بە سەداگرنی جیهان هەشتێکە جا دەڵێم خوشک و برام ها ببینە یعنی لە دوای دەڵێم ئێستا کا من دەنووسمەوە هەڵبەستەوە 2009 دەڵێم ئێستا پەتای بەرازە کە سەری هەڵداوە تازیان یەکسەر دەزانی ئەوە 2009 یەکەمیان هیچ نەچووە سەر ئیپەلەوەڕ دومیان بای خۆی دای زەرەر خوشک و برام ها ببینە هەڵامەتی کەرەشینە یاخود دەردی مانگا سوورە هەرچەند لێم وەرناگرن تورە هەڵامەتی بزن و مەڕە
هەڵدڵ و شێوشکە و تەڕە لە دنیا ئاشتیە نەشەڕە لای تەنچی دەدڕێ بەڕە کە زانیتان لە دنیاە شەڕ نەماوە تەقەنایە بکەن چاوەڕوانی پەتام لێ دیارە ئەوە تا گەر ئێستا کە ئامادەبی ئێخۆ خراپ نییە چا دەبی ئێستا مەعقولە و هاتووە لێرکانە زۆر وڵاتان ئامادەکاری نییە دەڵێم کە ئێستا کە ئامادە ینی چارەسەرەکەش پەنجەمی خستە سەرێ دەڵێم کە ئێستا کە ئامادەبی ئێخۆ خراپ نییە چا دەبی پتر دەپارێزن خۆتان دەبێتە چارەسەر بۆتان لێرە کەمتر خەڵک دەگرێ چین و هند زۆربەی دەمرێ پەیدا نابێت چارەسەری تۆشک و من خەم لەبەری ئینگلیز و رووسیا و ئێران ئەو پەتایە دەیکاوێران ئەو پەتایە لەو سەدە دێ هاکە ئەو بەڵا بەدە دێ هاکە ینی ئێستا بزانە باشە ینی ڕێک ناوی چینیش دێنی لە شعر لە چین ڕادێ بڵێ باش ئەم شعرە چۆن بوو نووسی دەگەر باسی مێژوێن شعرێن بۆ بکەی لە چ کاتێک بوو چۆن بوو ئەم شتێ بۆ دروست بوو کە لە داهاتوو شتێکی ئاوا دروست دەبێت پەتایەکی ئاوا دروست دەبێت لە دوای پەلەوەر تەنها بەز نییە بەڵکو کۆرۆنا و نەخۆشی تریش دروست دەبێت بەخۆی هەموو پەتایەکان هەمویان فەسیلەی کۆرۆنان ئەو هەر لە هەر شوێنێکی لە هەر زەمانێکی ئیدی ناوێکی لێنراوە وەلحاصل بۆ بینینی ئەو شتانە ئەوە پەیوەندی بە خودی ئینسانەکەیەوە هەیە ئەو ئینسانە ذاتی خوا چۆن دای مەزراندووە چکە ئەمە بەڕاستیانی ئەمە وەک مرۆڤ بەڕاستی ئەو ئیشە ئێستان باسی جەستە بکەم باسی چۆنێتی پێکهاتنی بەس لیمفەگرەکان و غودە سنەوبەڕیەکان بکەم باشە وەڵی ماوەکی زۆری پێدەچێ ینی کە ئەوانە هەموو هێزی بەرگری جەستە هەموو بڵێن ئینسانەکەی چارەسەر دەکە ئەسڵن ئینسان پێویستی بە دەرمان و دەوا ئۆشتانیە غیری ئەوەی کە خەوێکی چاچی هەبێ بخەوێ جا کاتێک کە ئەمە کوتمان ذاتی خۆی ئینسانی زۆر بە جوانیدا دەمەزرێنی ئەحسنە تەقویمی دروست کردیا یعنی تاقەی دەداتێ بەڵام ئیوا هەیە زگماک تاقەی تێدایە ئیوا هەیە دەتوانێت ئەو تاقەی بۆ خۆی دروستکە ئەوەی زگماک تاقەی تێدا ئەم تەسەوەڕ دەکەم ئەوەی من ئەوەی زگماکە لەبەر بە منداری ینی بە منداری دەچینە ماڵە خزمان کچکۆکە بووم ینی پێشێ بگەینە ماڵە خزمەکەی ینی داکم بابم ئەوانم دەکوت ئەوانە دەرکیان قفڵە ینی وەی لێ هاتبووم لە ماڵی خۆمان دەیانگوت تەماشاکە بزانە ماڵ دەچینە ماڵەفلان کەس لە ماڵی نەهان نا ینی وا بەهێز بووم ئەو کاتە پاشان برێن زۆر جار شتی دیکەم لە هەشتا قیمەی پێشمەرگە بەهێزی بە ساڵی هەشتا قیمەی پێشمەرگە بەهێزی بە برایەکەم کوت یانی یەکسەر وەختێکی یعنی بە فکر ئەو هالە لە خۆمدا ڕۆ دەچم ئەوجا ئەو پێی دەکوترێ لە کاتە ئینسان لە خۆیدا ڕوودەچی پێی دەڵێن مابەینە یەقزەتی وەنەوم ئەوەی چۆن بۆرژانێکە تۆ ئەو شتێ دەبینی لە حاڵەتێکی ئەو هەڵە ئیدی دیتم ڕێزە عسکەرە و جا شاتن لۆ مقڕیمە ئەم لە ئەم بۆ کوارگان بەوەی دەچمە شاخیەم جارێ ئەز ئەو وەخت ئەمە ژوو جیاوشتیواە بوو چمە جێژ دیتم یەک ڕێزە عسکەر هەڵۆ مقڕیمە دەهات هاتمەوە گوتم سەید ئەنەرگۆتی چییە گوتم وا چاکە ئەمە بڕۆین گوتی لۆ چێ گوتمیز نێ بچینە ئەوروپای ئاخر لۆ کاکە مقڕانێمە هەموو جیران تەواو نەما ئێرە عسکەر دێت هەمووی باشە کاکسید باەمە بچینە ئەوام بە چاوی خۆم دیت یەک ساڵ پاش ئەو قسەی بە چاوی خۆم هەمان ڕێزە عسکەر باستە باشە با بچین سەر و مەوزوعی چۆن ئاواتەوەقع دەکەی بۆ داهاتوو ئاخۆ مێژوو لێک دەدەیتەوە یاخود چۆن بڵێ تۆکو ئیلامێکی خوایی ناوی دەبەی چۆن ینی ئاوات داهاتوو دەبینی یاخود وەکو بەشێک لە کۆمنتەکان بەرلەوەی قسە لەگەڵ جەنابەت بکەم ئەباسییانەوە دەکرد زۆر پێشنیاری کردێ بێگومایەکێک لە پێشنیارەکان ڕاست دەبێ تۆ یعنی چ شتێک وات لێ دەکات کە تۆ قسە لەسەر داهاتوو بکەی ئاخۆ ئەوانە ئەفم کە درێژ دەبێتەوە ئەو هالا بۆ من ئەوانەی کە گوتیانە زۆر پێشنیار مەسەن ئێستا ئەمن کۆمینتەکەم خوێندەوە نووسرا بوو 100,000 پێشبینی بکە دوی دانەی دێتە جێ ئەوە 100,000 پێشبینی نییە ئەوە ئەو چەندی لەوانە هاتۆتە دی 20 پێشبینی تێدا نووسرا پێشبینیەکان چەندی هاتۆتە دی 20 پێشبینی ئەو پەڕی لێ نووسرا لەو 20 پێشبینیەی لەناو پێشەچیەکەیدا هەر لەناو پێشەچیەکەیدا شایدم هەیە دوو پێشبینی زۆر جوان وەک خۆی هاتیتە جێ کە ئەو کابرای محامی من نییە پێشەچیم لە بنووسی کابراایش مدیر عامە و ڕوتبەی لیوا ئەو هەبێ نایە ئەو شتانە بۆم بنووسێ وەلعاسڵ یعنی هەموو ئەوانە هەر لێرکانە ئەو پێشبینی پەتایی نییە بۆ نمونە ئەم باسی لە ساڵی 2010 باسی شەڕی شیعە و سونەم کردی لە عێراقێ شوێنە پیرۆزەکان یەکتر دەتەقێنەوە خە پێشتر نەماندی تێکاکە ئەمە بەڕاستی ئەمەیانم ئەمن هەموو دیت بووم پێشترێ دەرێم فەنجیان پێەیە
بەشم شەیری خەڵکی سەرەبڕن ئەو هێزە ئەو هادێ ئەوەیە باشە هەمووانە ڕوویدا لایەنی مامۆسایانی ئاینی هەروەکو دینی ئیسلامیش دووپاتی لەوە دەکاتەوە کە هیچ کەسی عیلم الغەیب نازانێت ئەوە ڕاست دەکەن تۆش دووپاتی ئەم قسەیەکەی تۆ ئەوەی تۆ باسیەکەی غەیب نییە غەیب نییە ئەوە غەیب نییە ئەوە بەوانە دەڵێن ئاڵی کەشف ئاڵی کەشف مەسەن ئەو بەچی ئاڵی کەشف پەیدا دەبێت جامیش ئەو مەبەستە بەچی پەیدا دەبێت خۆی باگراوندێکی مێژووی زۆر خوێندنەوەی مێژووات لێ دەکا ئاڵی کەشف بەخۆی دروست بێیان عند اللهە تاو نەبراوە ینی براوەتەوەی دی تاو ئەوی دیکە دەمێنێتەوە فیراست هەیە کەشف هەیە کەرامات هەیە ئەوانە بوونی هەیە بەڵام لە ئاڵی کەشف مەسەن کەسێک کە دەتوانێت دڵی ڕۆن دەبێتەوە زۆر ئێستا جێگەی نابێتەوە لە دەبی دە بەرنامەی بە تاقتنی بۆ بکەی چێ دەبێتە ئاڵی کەشف بەڵام یەک شتی یعنی یەک پەنجە بۆ یەک شتی ڕادەکێشم لە کۆمینتەکانم ڕەنجی دایتەوە ئەوە شتێکی زۆر بچووکە ئەویش پێی دەڵێن عشق ینی کاتێک کەسەکە عاشق بوو هەموو کەسێکی خۆشویست بۆ مەحەبەتی هەوڵدا ئەسڵان ڕقی لە دڵدانما ینی لێ مەرتەبەکی دەبڕێ بۆ ئەوەی ئەو ئینسانە بتوانی شتێک کەشف بکە تەنها خۆشەویستی بەسە بۆی کە ئەو ئیلهامە بۆ دروست بێ یاخود عیبادەت و ئەوانەی دەوێ عیبادەتی زۆر تشتی دێ بەڵام ئەو بەرنامەیە جێگەی نابێتەوە ئەوانە دوور درێژی باشە با بچینە سەر بەشێک لە شعرەکانی ترکە لەم کتێبانە یان لە پێشنیارەکانە تەروەکو ئێستا کە نووسیوت و ببێتەوە قەجا پێما بێەوەی شەڕ یاعشیش هەر شتە لەسەر نووسی بوو هیچ شعرێکمان هەیە وەکو ئاماژەیەک بێ بۆی کە پێشووتر هەمان شتە کردبێ لە ئەوەی بەڵێ لە بۆ نمونائیدا ئەوەینا سووریا تەباشا سەیری سووریا کە وەڵاهی دەڵێ ئەوە ئێستا نووسرایە باشە بەڵێ هەمووی دەڵێم سووریا دابڕ دەبێ حکم بەدەست سابر دەبێت طبعا سابر مەبەستم ذاتی خوددایە لە هەموو جێک حکم بەدەست سابرە ئەنی بڕایتەوە قەتعیە پاشایەکی زۆر زیرەک و وریا و ئاگا و شاتڕ دەبێت سووریا لێکتر هەڵدەوەشێ وا دروست دەبێتن کەشێ سووریا دەکەوتە دەست جوان 100 مێگەلماوە بێشوان دوومەڵ گەورە بێ یا بچووک هەر ناوی دەبن بە کوان چییە فەرقی عارەب و جوو چۆن و کەیفە و شلۆن و کو کورد پێش دەکەوێت لە سووریا هەر بەڕبەی تەقتەق نەبوو کەی تشتی وا بووە ئەتۆ لە 2007 باسی ئەوەی پێش بڵێ لە سووریا مەبەستە چییە ینی کوردۆکو ئێستا نا ئەو 2007 نووسراگەر لەوێەوە 2007 نووسراگەر بە کامیرەکەی توانی بینێ پێش دیارە باشە دەڵێم چییە فەرقی عارەب و جوو ئەمن دەڵێم سووریا دەکەوتە دەست جوان نامێنێ بۆ عەرەب تێدەگەی دەڵێم 100 مێگەل ماوە بێشوان دەڵێم چییە فەرقی عارەب و جوو یعنی لەوێ کە کوردان مەسەڵەن ممکنە لەو کوردەکان خراپ بن مەسەڵە ئەوەیە چییە فەرقی عارەب و جوو چۆن و کەیفە و شلۆن و وەرەوەیە کورد پێش دەکەوێت لە سووریا هە بەڕبەی تەقتەق نەبوو ئەنی ئەوەی ئەمن دیتم پاشان دەڵێم لێرە دەڵێم لەبەریا سووریا ئەو سەفەر شەڕ دەبێت دەڤەر بە دەڤەر کوشتن و بڕین ئاسایی بوو ماندوو ببوون نوچی نەشتەر ئەو وێنانەم هەموو دیون تەواون نەک نیواو نیون ئەوەی لەسەر دەکەمەوە تەرکیز دەرێم ئەو وێنانەم هەموو دیون تەواون نەک نیواو نیون تیشتی ئەو وێنە و ڕووداوە لە سۆمای چاوم چەقیون یعنی ئایا ئەو تشتا دەبێت احتیادی بێ هەر ئەو هالا بەسەدا تێپەڕێ ممکن نییە احتیادی بێ باشە جا ئی عێراقی بڵێن هەر باسی لە 2010 باسی ئەو شەڕی ئەوەی زۆر بە جوانی دەکەم زۆر بە وردی کاکسەید ئێستا شەر لە نووسینی پێشبینیەکان بەردەوامی یان کتێبەت هەیە لە داهاتوو کە چاپکرێ وەڵی ئەوم هەیە بڵێن دوسێ کتێم لەبەر دەستە دایان نووسمەوە یەکێکیان ئەگەر خوددا عمرم بدات ڕێگایەکی ئاسان بۆ ناسینی یەزدان شتێکی زۆر نازدارە یەکێکیان ماریفەتە ماریفەتی سەید ڕێناس هەمووی خۆشویستن و بێکەوە ژیان و یەکتر قبولکردن و با ئێمە بچینەوە سەر نەخۆشی کۆڕۆنا پێشبینی تۆ بۆ نەخۆشی کۆڕانە ئێستا کە واقع هات ئیتر دروست بوو دوای 11 ساڵی نووسینی شعر دروست بوو
پێشبینیەکە چۆنە بێت تا چەند پێ دوایە هەرێمی کوردستان دەگرێتەوە پێشبینی تۆ لەسەر چه ئاستێکە لەسەر مەبەستم کە پێشبینی بۆ بابەتێ دەکەی چ دەکەیتە پێوە بۆ پێشبینیەکان تیش حەزم لێ بەر لەوە پرسیاری وەڵام دەیتەوە چیەکەیتە پێوە بۆ ئەوەی کە پێشبینی بابەتێ بکەیت ئەمە کوتمان پێشبینی کار یان پێشگۆهی کار باشە دوو ئەوەی هەیە یان ئۆتا بۆ خۆی زگماک زاتی خودای هێزی داوەتێ ئەویش هەستی پێکرد و درچی پێکرد ئێستا لە زۆربەی زۆری ئینسانن هەیە بەسەریاندا تێپەڕ دەبێ نازانن بۆ نمونە یعنی زۆر تشتەیە درێژت ئەو وەزعی تەماشای کەسەش دەکە دەرێک وڵای درێ و کەسەم دیتە ئەوە لەو سعاتێ ئەو کابرام لێرە دیتە یان بۆ نمونە دەڵێ ئەتۆ دەڵێ چی دەڵێ وڵی لە مێژە فیت پمپی سیارەکەم نەسوتە ئەو ڕۆژی بۆ ئێوارێتەوە فیت پمپی سیارەکە سوتایە ئی باشە وڵی عباست زۆر لە مێژە نەدیتە ئەو 20 سار دەبینە دیتە ئەو ڕۆژی ڕێک لە ناو بازار دەبینی ئەو هێزە هەیە لە ناو زاتی ئینسانیدا بەڵام لە هەندێکی زۆرتر لە هەندێکی کمترە یعنی کاتێک من کەسێک زگماک تێدا بوو هەستی کرد درچی کرد کە ئەو هێزەی تێدایە دەتوانی گۆشی بکە پەروەردەی بکە بەڵام هەیە ئەگەر هێزێکی وا بگەڕۆشی تێدا نەبوو دەتوانێت بەو ڕێگایانەی کە هەیە ببێتە ئاڵیکەش ببێتە ئەوە ینی شتێک لە شتانە بزانێ بەڵام پێشبینی تو با بچینە سەر کۆڕۆنا و کاتی بەرنامەکەمان کەم بۆتەوە نەخۆشی کۆڕۆنا پێشبینەکانی تو بۆ چۆنە پێم خۆشە فرسەتم بدەی ئەوە باز دەکەین باز دەکەین بەس فرسەتم بدەی یەک تشتی دیکەیانی بۆ هاوڵاتیانم ئەوە بکەم بۆی بزانن یعنی ئینسان چەند بەهێزە ذاتی خوای لە ڕێ ملمان لێمان نێزیکترا ڕاست قلب المؤمن عرش الرحمانە دڵی ماداری عەرشی خوددایە ئێدەی باشە یعنی بۆ دەبێ ئینسان بەهێز نەبێ یعنی ئەو ذاتی خودای ئینسانی لە ئەحسەنە تەقویم دروست کردیا جوانترین شێوە ئایا ذاتی خودای گوتێتی ئەمن مەڕێکم لە ئەحسەنە تەقویم دروست کردیا نەیگوتووە دەڵێ ئەمە ئینسانمان لە ئەحسەنە تەقویم دروست کردیا ئێ بۆ دەبێ مەڕ بزانی بەفر دەباری ئەمن نەزانم ئاخەت چوە چۆن دەبی ئێ بۆ مەڕێک دەزانی بۆ نمونە شوانەکە دێتەوە ماڵێ مەڕی هینای تۆ ماڵێ بابی پێدرێ کوڕم ئەوڕۆ چۆن مەڕەکان لەوەڕان دەرێ بابە وەڵی ئەو شۆ ڕەنگە بەفر باری دەرێ لۆ دەرێ مەڕەکان هەموو شتەکیان دەخوارد لۆ خۆم چویمە لۆ گژ و جیاکردنێ بۆ خۆم یەک ڕێزە مێروستانم دیتیە دەڕۆیشتن لە جۆمەچی بوون گەرایەکانیشیان دەگواستەوە نەک یەک ڕێز چەندان ڕێزم دیت هەتا بۆ زۆمەیدا شۆڕمەوە یعنی تێگەیشتم لۆی کە باران دەبارێت کوڕە جای دەناسم جا ئەم پێ دەڵێم باران وەرە پێ دەڵێم ئەو جیا دەزانێت پاش ئەم ساعتێکە باران دەبارێت یعنی هەموو ئەوانە هەیە ئەو هەموو ذاتی خۆی خەڵقی کردنی ئەمنی لە جوانترین شێوە دروست کردیە تۆش ئەو جاوەرە مارێک وەرە کوندە بۆیەک کورد دەڵێ فڵان کەس دەزانین چەند بەبەختە ڕۆژە سێ چێشکەی لۆ دەدرێ کوندە بۆیە بابە خۆ چێشکەکان لۆی ناسن کوندە بۆ بەهێزی چاوەکانی ڕای دەکێشی مار چێشکە دەکەنە زریوە زریوا دەزانێت دەرێ مام ساڵح وەرە ئەو مارە بیگوژە شتیوانە ئەو مارە ئەو چێشکانی هەموو گرتیا بە تایبەتی مارە تەمبەڵەکان ئەو مارانی کە زۆر تەمبەڵن ناتوانن یعنی ڕای بکەن ذاتی خوای ئەو بەهرەی داینێ ئەها بتان نێچیرەکە بین ینی ڕای چێشن زەز بیکەن ینی کەواتە ئەو هێزە لە ئینسانیدا هەیە بۆ دەبێت لە مەدانەبی کە لە ئەحسەنە تەقویمین باشە پێم بڵێ پێشبینیەکانی تۆ بۆ کۆڕۆنا چۆنە بێت و ئەم نەخۆشیە چەند لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە بەگشتی لە جیهان کڕۆنا بڵێن ئەگەر بێت و لە ناویش بچێ وەک متبوون دەمێنێ متبوونی کاتی ئامچی ئەگەر لە گردونیش ئەگەر لە گردونیش لە ناو بچێ بەوەک متبوونی کاتی دەمێنێ وەکو بەرمی لە بارودەچی حازر لۆ تەقینەوەی بمێنێ لۆ چونکە ذاتی خودای یعنی ڕاستە هەموو ئانە لە پێشدا گوتمان دەستی مرۆڤە بەڵام ئایا مرۆڤیش بێ ذاتی خودای چییە؟ ئێونیە؟ ئەویش چ نییە؟ وایە؟ یعنی کەواتە ئەو پەتایە ئەمن حقیقەتەن ینی خەونم دیتە بە جیایەکی ئەوانش خەونیش زۆر جار ینی وەڕاست دەگەڕێن هەرگەلێک گەلێک جار مەسەن بۆ من ئەمن خەڵکی دەناسم لە خێودا فێرە ئینگلیزی بۆ لەبەر ئەوی یعنی زارێ دەبی پێ بزانین خەوتە خەو ڕاستی عینە نۆچیەکە خەو ڕاستی مەسەن پێغەمبەری خۆشەویست دەڵێ ئەگەر لە خەوێدا دەستت بە سەگەکی کەوت وەچی هەستای پێویستە گراوی کەی ینی چیەوە ینی کەواتە خەو ڕاستی وەچیەکە لە خەوێک خەڵکیشی زۆر دەناسم ژنی هێناوە بەواقع ژنی نەهێناوە سیرکە ئەو ئەوانە هەموو هەیە مەسەن نەنا بۆ منە یعنی گەنج ژنی نییە باشە حەزی لێیە ژن بێنێ ئەوە دەبێ ینی ئیتر لە خەودا دەگاتە ئۆرجازم ڕاست
ڕێک تەواوە ینی کەی گەیشتە وەرزازم ینی کەواتە خەو لەگەڵ ڕاستیەکە ئەم برادری دەناسم فێری فارسی بووە لە خەوێدا ئەمن بۆ خەوێدا بە ئەوکان بگات بۆ خۆم لە خەوێدا مەسەن چەند جار پێیان کوتم ئەو جیا تێکەڵی کە دەبێتە دەرمان بۆ ئەو شتەی تاقیم کە تۆ ڕێک وا بووە بۆ ئەوەش 4 مانگ لەمەوە پێش ئەمن خەونم دیوەڵی کوڕێکی خەڵکی گوندی خۆمان دەڕۆیش هەردوو گیرفانی ئەها پڕجیا بوو گوتی پەتایەک دێ ئەوی ئەو جایی نەخواتن نازام چی لێ بەسەر دێ ئەمیش گوتم کاکە دە بەم پیشان دەگونا ئەتو بەخۆت جیاناسی پێشان نادەم وەڵا غارمدا لە ناو بەرچیم دەری نە پارتی کچکۆکە بوو نەمدەزانین چکە پەلکەک بوو لێ بۆ نەمدەزانین چییە جیاکە وڵا خواردم گوتم حەوێ زۆڵایی دەزانم ئەوە چییە گوتی گوتم ئەو جیایە گوتی ڕێک ئەوەتەوە باشە دەچینە سەر چارەسەر بەس پێم بڵێ بەڵام ئەو مانجی چار ئەو جیا دەبێت کۆڕۆنا دەمێنێتەوە ئەو کڕۆنایە بڵێن دێت ممچینە بێتە بڵێن تەدەخلی ئەو وڵاتە ناوچەیانەش بکە بەڵام بە زەعیفی ئەوە نییە زەربە لە ئێمە بدا یعنی کڕۆنا ئەوە نییە زەربە لە ئێمە بڵام تشتێکەیە پێم خۆش ئەو بەرنامە 5 دقیقە درێژە پێ بدەی ئەوە بۆ خۆپارێزیەکە باسی بکەم سەر باسی خۆپارێزنەکەی واتە ئەوەی کە تو دەیڵێ بینەرانی خۆشەویستی من حەز دەکەم دڵنیایی وەشتانەوەی ئێمە باسی دەکەین هەمووی پێشبینیە مەرز نییە ببێتە واقع ئەم کۆڕۆنایە لێرە بە شێوازێکی ئاسایی بڵاو دەبێتەوە لەوانەیە زەرری کەمتر باشە چارەسەرەکەی بەر لەو بیستنە سەر خۆپارێزەکەی وتە چارەسەرم پێدەدۆزرێتەوە ئەم چارەسەر ئەو جیایی کە ئەمن بڵێن خەونم پێویتە ئیل لە مانجی چار دەبێت مانجی چار وڵای جیایەکە بڵێم لەکوێ دەبێم جایە ئەم بۆ خۆم ئەو جیام لە چای بەنەبای ئەوانە دیوە حقیقەتەن بەڵام ئێستا بڵێم ڕێک ئەو ناوی ئەو تشتەیە ڕەنگە ینی ناوی جیاکەی دەبێت ناوە ئەلمیەکەی باشە بەڵام مانگی چارم جیا دەبێت وە بە پێی ئەو پێشبینیەکانی دکتۆری پزیشکی پسپۆریش دەڵێن لە هاوینە لە وەرزی گەرمایە نەخۆشیە لەناو ئەوە ڕاستە واتەم جای هاوکاتە لەگەڵ نەخۆشی لەگەڵ گەرمچینە نە ئەو کاتە ئەو جیا دەبێت ئیدی نە ئەمە بەستم خەونەکەی بۆ ینی بەو جیایی ئاخە مەسەن ئەوها لە خۆڕانی مشاهدمە ینی بێن سوێن بخۆن کە ئەمن ئەو خەونم جێراوە بەیانەکەی کتم شتێکی وادێ ئەو 2 مانگ پێشەوەی سەر هەڵبدا ینی ئێمە پێویست دەکە بە شێوەیەکی تەندروستی خۆپارێزی بکەن شێوەی تەندروستی چیە شێوەی تەندروستی ئەوەیە ئێمە دەستەکانمان زۆرترین بەرکەوتنی دەبێت لەلایەن ئێمەوە دەستەکانمان زۆرترین بەرکەوتنی دەبێت لەگەر چواردەوەرەمان یعنی ئەگەر بێت و ئەتۆ هیچت پێ نەکرا هیچ نە سابوونت پێ بوو نە هیچ شتێکت پێ بوو بۆی دەم دەبێت دایم ئەوها بکەیت دەتەبێتە 25 پلا ئەوە لە 25 پلەی ناژی ئەو ڤایرسە دەمرێ باشە بەڵێ بۆنا ئەوە سروشتیان ینی هەموو ئیسارێک دەتوانی خۆت بپارێز یعنی ئەمە هەر بڵێن کاکە ئەوە مەسەن ئێستا خۆپارێزیچکە مەسەن نەترسانە بۆ نمونە ئەمن ناترسم ئامادەیم تێدا بچم ماچیشیان کەم باشە ممکن نییە بە حیات ئەوە خەرقی من بکە پێم بێرێ لۆچکە ترس لە مندا نییە معنەویەت بڵێ کاتێک کە ترس لەمەدا بوونی نیە ئەمە دەتانی پێبرین ئایا ترس ئەمە چۆن تام ترس لە خۆمان دەرکەین تاقەشت ئەمە بتانین ترسی لە خۆمان دەرکەین عشقا دەبی بزانین یەکەم جار ترسە ئێمە ئەگە ترسی وێنا بکەین بە تاریکە شەو برێن ترس تاریکی وەکو تاریکە شەو بەیەک شتی هەڵدێ ئەو تاریکیە ئەویش گڵۆپێکە ئەو گڵۆپەچیە عشقا ئەو گڵۆپۆی بۆ پێکە عشقی بۆ چی هەبێ بەڵێ عشق هەبێ عشقی هەبێ بۆ ذاتی خوددا جوان عشقی هەبێ بۆ ذاتی خوددا باڵە عشقی هەبێ بۆ وڵاتی خۆی بەلانی کەم جوانە باشە عشقی هەبێ بۆ هەموو دەوروبەر یعنی هەموو خەڵکی خۆش بێ مەسەن ئێستا ئەمە چوار زۆر عشقمان هەیە عشقی خوددای عشقی وڵات بەسا عشقی خوددایی بۆ نمونە کابرەیەکی زاهید و عاریفە عاشقی خوددا نازدار عشقی کەمان هەیە پێشمەرگە وڵاتی خۆی خۆش دێ دەترسا لە هیچ عاشقی مەسەن بۆ نمونە کڕوکس ئێوە هەیە لەو تەمەنە ناترسی ینی بشی کوژی ناترسێ عشقێکی کەمان هەیە عشقی پارە کارەساتە تەماشا سیرکە زۆر پێم خۆشە پەیامێکی بنێرە من لێرە عشقی پارە تازیرەکانمان یعنی لە ذاتی خودداش ناترسن لە بەر خۆشەویستی پارەی تەماشا عشق چەند مهمە سیرکە ئەوان عاشقی پارەن لە ذاتی خودداش ناترسن چی بەروبوومی پیسێ دەیهێنن باشە هەنی کەواتە عشق چەند مهمە یعنی کاتێک ئەمن ئەوها عاشق بووم
ڤایرس پێم دەوێرێ زۆر زەحمەتە ئەم دەتوانم هێزی بەرگری جەستم وەکو شێوەیەکی علمیانە زانستیانە بەهێز دەبێ هێزی بەرگری جەستە چیە وای بیسیەکانی منە خڕۆکە سپیەکانمە خوێنی ئێمە سێ بەشی سەرچیە خڕۆکەی سوورە پلازما خڕۆکەی سپیە خڕۆکەی سپی ئیشی چیە پاراستنی جەستە لە هەموو ئەو بەکتریا ڤایرس و فطریاتانەیە ئەو سێ بە چارەسەرێکی باش یان بە خۆپارێزیی باش دەزانیەوە یەکەمیان خاوێنکردنەوەی دەستمانەوە بەردەوام تێکەڵ نەبوون بە شوێنە گشتەکان تێکەڵ نەبوون و هاوکات نەترسان و هاوکات خۆشەویستی دەوروبەر ئەگەر پەیامێکی تر نما بێ من وەبزانم کاتی بەرنامەکەشم بەرەو تەوابوون دەچێت من سپاستان دەکەم پێم خۆش ئەو ڕێنمایانەی کە باسمان کرد بە تایبەتی پەخشکردنی خۆشەویستی بۆ دەوروبەر هاری کاری خەڵکی بکە بۆ ڕاگررتنی هاو هاوسەنجی ئەو گردونەی لە هیچ لایەکی هەوڵمەدا بە هیچ زۆرێکی ئەو سروشتەی پیس بکەیت لەلایەکی دیکە خۆت پارێزەوەک ئەوەی کە وەزارەتی تەندروستی ڕێنمایەکانی دانا بۆ خۆپاراستن و خۆپارێزی لەگەڵ ئەو ڕێ دەست خۆش بێ کاکسێش سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم لەو تەوەرەی شاری هەولێر کە لەگەڵیەوە بووم بۆ هیوای توانیمان سوودێک بە ئێوەی خۆشەویست بگەێنم. بەڵێ بنرانی عزیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی بەرنامەی پەیامی ڕۆژ هیواخوازی سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستێری خواتان لەگەڵ.